وەزیری جەنگی ئەمریکا پیت هێکست ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بەوە کرد کە ڕێبەری باڵای نوێی ئێران وتی ئەوەی کە پێی دەڵێن ڕێبەری باڵای نوێی ئێران لە دۆخێکی زۆر خراپدایە، خۆی حەشارداوە و هەروەها ئاماژەی بەوەش کرد کە بریندارە. ئەو باسی لەوە کرد کە دوێنێ ڕاگەیاندنێکی نووسراوی بڵاو کردوتەوە و خۆی دەرنەکەوتۆ، تەنها ڕاگەیاندنەکە بە نووسراو بووە و ئاماژەی بەوە کرد کە ئێران لە ئێستادا لە هیچی کەم نییە. بۆچی دەنگی تۆمار نەکراوە، بۆچی بە ڤیددیۆ ڕاگەاندنەکەی بڵاو نەکراوەتەوە و گومانی لەوە دەربڕی کە پێدەچێت سیمای شێوا بێت بۆیە تەنانەت هیچ ڕاگەاندنێکی ڤیددیۆی یا دەنگیشی بڵاو نەکردوێتەوە. گوتی ئێستا لە ژێرزەمینەکاندا خۆیان حەشارداوە، لە دۆخێکی زۆر خراپدان و زۆر لاوازن و ئاماژەی بەوەش کرد کە هێزی ئاسمانی، هێزی دەریایی ئەمانی ئێران بە تەواوەتی لە ناوچوون، بە تەواوەتی لە لاواسترین ئاستیدایە ئێستا ئێران و هەروەها ئاماژەی بۆش کرد کە ئەمریکا و ئیسرائیل هەتا ئێستا لە میانەی ئەم ئۆپراسیۆنەدا زیاتر لە 15,000 ئامانجان لە ناو ئێراندا پێکاوە و گوتی ئەمەش ڕۆژانە زیاتر لە 1000 ئامانج دەکات. گوتی کاتێکە سوپای پازداران سەیری ئاسمانی ئێران دەکەن تەنها ئاڵای ئەمریکا و هەروەها ئەستێرەی داود ئەبینن، ئەمەش بە لە بەرچاوگرتنیەوەی کە ئەمریکا و ئیسرائیل باڵادەستی تەواوی ئاسمانیان لەدەستدایە و هەروەها شتێکی تری کە ئاماژەی پێکرد ئەوە بوو کە گوتی دوابڕیار لە لای سەرۆک ترامپە خێرایی ئەم ئۆپراسیۆنە و هەروەها بڕیارەکان لەسەر ئۆپراسیۆنەکە سەرۆک ترامپ دەیدات.